سەرکردایەتی سیاسی کورد پەیامی خۆی گەیانەوە کە هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان بەشێ نییە لەم شەڕە و نابێ بە بەشێ لەم شەڕەش. بۆیە ئەو دەستە و گروپانە کە بە ناڕەوا و بە ئەمدی ئەیانەوێ سەقامگیری هەرێمی کوردستان تێک بدەن، هەرێمی کوردستان خەڵق و میلەتی کورد خۆی و خوای پارێزێ و بازی بە هێزی پێشمەرگە پاراستوێتی. بۆیە ئەم شەیدبوونی پێشمەرگەکانمان زیاتر هانی پێشمەرگەی کوردستان و خەڵکی کوردستانەیە ئەدا کە بەردەوام بێ، سوور بێ لەسەر پاراستنی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان، دەستکەوتەکانی حکومەتی کوردستان. بۆیە لێرەشەوە جارێک کەوت دەجاری کەش داواکەین کە حکومەتی عێراق سنوورێ بۆ ئەو دەستدرێژیانە دابنێ و ئەوانە دەستە و گروپی دیارن پێویستە ئیجراعاتی یاسایی پەلەیان لەگەڵا بکرێ. بەم ڕێگای ئەتوانێت ڕێگری و لە دووبارە بوونەوە و چەندبارە بوونەوەی ئەم کارە تیرۆریستیانە